بولبولێکم عاشق و شەیدای خاکی وەتەن. دایان سڵاو لێ بێت باسی باوکتمان بۆ بکە باوکی تۆ کاتی خۆی ڕەچشکاندووە لە پێنجێنە کچی خسۆتە بەڵێ باسی ئەومان بۆ بکە. بەڵێ باوکی من ڕێچکە شکێن بۆ لە پێنجێنە بۆ کردنەوەی قوتابخانە بۆ چوونی ئەو کاتێ یعنی حکومڕانیەکی وا هەبووە حەزیان نەکردو کوڕیش بچنە قوتابخانە بۆ کوڕیش پێیان خۆش نەبوو ئینجاوەرە بۆ کچ یعنی زۆر قسەیان بە باوکم تۆمە کافرە ئەمە بێدینە بۆ ئەیەوێ کچ خاتە مەکتەب نابێشتیوە. تر باوکیشم ڕێچکە شکێن بۆ گوێی ناوە بە قسەی ئەو خەڵکە یەکەم کەس بووە لە پێنجێنە جارێ شعری داناوە ناردێتی بۆ پارێزگای سلێمانی ئەو کاتە مەعروف جیاوگ بووە ئینسانێکی زۆر چاک و کورد پەروەر بووە بۆ کردنەوەی قوتابخانە لە پێنجێنە بۆ ڕاکێشانی هێڵی کارەبا بۆ کردنەوەی نەخۆشخانە لە پێنجێنە ئیتر قوتابخانەی بۆ کردوتەوە ئەو مەعروف جیاوکە زۆر زۆر کورد پەروەر بووە و ئینسانی چاک بووە باوکم بە شعرەکانی داوای هەر شتێکی کردووە بۆی جێبەجێ کردووە کە قوتابخانەی بۆ کردوتەوە باوکم لە خۆشیە گوێی ناوە بە قسەی خەڵک هەرچەند خەڵک زۆر ئەیانوت ئەمە کافرە و بێدینە و حتا لەقەبێکی شانسوە سەری مەلابابی لەبەر ئەوەی کچە خاتە مەکتەب تر باوکی شموتێتی تەحمولی کوشتنەکەم بەڵام تەحمولی ئەوە ناکەم کچ ئاوا لە ژوورەوە بیبەستنەوە کۆی لی دەستی کەس و کار و حکومەتەکان بێ یان کاتێک کە کچەکەی خستە مەکتەب ئەو کاتە تووشی چی بوو؟ بەڵێ کاتێک کچەکە چوو مەکتەب ئیتر خۆی دەستی ئیتر خۆ من ئەو کاتە یعنی بیری باوکم نایە زۆر مناڵ بووم بەڵام ئەڵێ خۆی دەستی گرتۆ بدێتی بۆ قوتابخانە قوتابخانەکە شەر مەکتەبی کوڕان بووە کچی لێ نەبووە ئەم تاقە کچ بووە کە لە ڕابعەی خوشکم کە لەو مەکتەبا خوێندوێتی ئیتر هەموو وڵا پێنجێن قسەیان پێوتووە بەڵام وردە وردە مۆزەف و قایم هین مدیر ناحیە و ئەمانەکە هاتوون لە سلێمانیەوە کچیان هەبووە کچیان خسۆتە مەکتەب خوشکەکەم ئەوی کچێکم لەگەڵا بۆ کچی مدیر ناحیە بووە کچی عیزەتی تەل ناوی ژیان بوو تیترەونە دڵم پێی خۆش بوو لەگەڵ ئەو بەیەکەوە ئەمان خوێن زۆر بەلام خۆش بوو بەدایان یەک شعری مامۆستا مفتیمان بۆ بڵێ کە لای خۆت زۆر زۆر تایبەتێ لەسەر نیشتیمانیش بێت وا لەسەر شانم بەدایم بار و سەربانی وەتەن بولبولێکم عاشق و شەیدای خاکی وەتەن